خوێندکارانی خوێندنگەی ئامادەیی ڕێگەی تێکەڵاو وانەی سینەما دەخوێنن. هەتا ئێستا 15 کورتە فیلمیان بە مۆبایل تۆمار کردووە. گردەکانیش بە بەرنامەی تایبەت بە مۆبایل و کۆمپیوتەر مۆنتاژ دەکەن. خاوەنی بیرۆکەی خوێندنی چۆنێتی بەرهەمهێنانی فیلم دەگەڕێتەوە بۆ بەختیار عەبدوڵڵا کە مامۆستای وانەی هونەرە لە خوێندنگەی ڕێگە. بەهۆی گریانی ئەو ئامێرە تەکنیکیانەی کە بۆ بەرهەمهێنانی فیلم پێویستە، خوێندکاران مۆبایلەکان و ڕووناکی فلەشی مۆبایل بەکاردێنن بۆ وێنەگرتنی فیلمەکانیان. باسی ئەو ڕۆژەتان بۆ ئەەکەم، ئەو ڕۆژە شومەی کە هەرگیزە و هەرگیز بیرم ناچێتەوە. بەڕاستی ئەمە دادپەروەری نییە. بەڵێ ئامامۆستا بێجگە لە هونەرەکانی بەرهەمهێنانی فیلم، خوێندکارەکانی فێری نووسینی بیرۆکە و داڕشتنی سیناڕۆی فیلم کردووە. بۆیە سەرجەم ئەو کارانی بەرهەمیان هێناوە بیرۆکە و سینارۆ و دەرهێنانی خوێندکارەکانیەتی. هەر فێرخوازێک بیرۆکەیەک هێناوە لە ناو هەر پۆلێکە سێ بیرۆکەم دیاری کردووە. باشترینەکان هەمووی باشن، هەمووی یەک لێک جوانترن، بەڵام باشتر هەیە، باشترین هەیە. باشترینەکانم دیاری کردووە. دوجار خۆیان ڕێئەکەون لەسەرەوەی کە ئەم سیناریستە چێ ئیخراجی بۆ بکات، چێ کاری دەرهێنانی بۆ بکات، وەک چێ ئەبێ بە DOP، چێ ئەبێ بە ئارت دایرێکشن، چێ ئەبێ بە بەڕێوەبەری بەرهەم و چێ ئەبێ بە ڕاکوار، چێ ئەبێ بە دیزاینەر، چێ ئەبێ بە ئەوە ئیشی دەنگیان بۆ ئەکات، چێ ئەبێ بە مۆنتێر، ینی هەموو بەشەکان خۆیان دیاریەکەن. لەبەرەوە هەیەتی حەزەکە فڵان کەس وێنە کاری DOP بۆ بکە، من ڕێگری نیم، لەبەرەوەی من ئەمەوێت کارەکە بکرێت یەک و لەسەر ئاستی خۆشەویستی و دۆستایەتی و ڕەفاقەت، چونکە ئەم ئیشە لەبەرەوەی هیچ بڕەپارێکیان بۆ سەرف نەکراوە و خۆشان نەزانن گیرفانی فێرخواز لە چه ئاستێکایە. لەبەرەوە حەزەکەم لەسەر ئاستی خۆشەویستی و دۆستایەتی نێوان خۆیان دیاری بکەن، نەک من تەنها تەقیمی بیرۆکەکانم کردو و دیاریم کردو. خوێندکارانی ئامادەیی ڕێگا خۆشحاڵن بە خوێندنی ئەم وانەیە و ئاماژە بەوە دەکەن کە ئەم وانەیە بۆتە گرنگترین وانە لەلایەن خوازیاری ئەوەن ئەم وانەیە لە هەموو خوێندگاکاندا بخوێندرێت. پیشەی من لەم فیلمەیە کامێرەمانم و ئێمە جیاواز لە قوتابخانەکانی تریان وەکو شتێک مامۆستاکەمان نێویستوە، ینی بە وێنەیەک یان بە شکارێکی دەستی بەڕێماکە. ئەم جارە دووبارە وەکو خۆی پێشتریش ئەوەی کردووە، وتی ئێوە وەرن با ئێمە ستافێک پێک بێنین، یەکێ بیرۆکە، یەکێک دەرهێنەر، یەکێک کامێرەمان، ئاوا بەیەکەوە هەمومان کورتە فیلمێک دروستکەین و ئەم کورتە فیلمە بکرێت بە فستیڤاڵێکی گەورە و بۆ مەکتەبەکانیان ئەتوانین ڕکابەری مەکتەبەکانی تریشکەین، ئەوانیش بانگێشکەین بەیەکەوە خەڵاتی باشترین دەرهێنەر بزانین چییە. دەرهێنەری لای من پیشەیەکە کە گەورەیە، یعنی بەمانای گەورەبوون یعنی ئەوەیە کە باسی چیرۆکەکەی چیرۆکەکە چ واقعی بێ چ خەیاڵی بێ، هەنێکات ئەو چیرۆکە چیرۆکی گەلێکە و ئاکات وڵاتەکە دیفە بناسرێت. خۆشەویستی وانەی سینەما کاریگەریەکی زۆری لەسەر خوێندکارەکانی داناوە. بێجگە لە خوێندکارەکان، مامۆستایانیش وەک ئەکتەر بەشداری لە بەرهەمهێنانی فیلمەکان دەکەن و لە کۆی ئەو 15 کورتە فیلمەی لە خوێندنگەی ڕێگە بەرەم هاتووە دە مامۆستا بەشداریان لەگەڵ خوێندکارەکاندا کردووە. تۆ ئێستا مەفروزە لێرە کلۆزەپێکی نیگا لەگەڵ کلۆزەپێکی ئەمە وەرەگری بۆ چی شتێ، لەبەرەوەی کە تۆ ئەحساسی ئەم دوانە ئەگوازیتەوە، واتە نواندنی لایەنی ناوەچی ئەم دوو ئەکتەرە بەبینەرە.